سڵاوتان لێبێت لە زانکۆی ئەمریکیم نۆیمین دیداری سلێمانی کە بە بەشداری ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش بەشداری تێدا دەکەن لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت بڕیارە لە دیدارەکەدا بەشی هەرە زۆری بەرپرسە باڵەکان و کەسە کاریگەرە سیاسیەکان لە سەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان و عێراق قسە بکەن و گفتوگۆ بکەن. من پێ بخۆشە لەم بەرنامەی مایکی پەیامەدا بچمە لای بەشێک لە بەشداربووان و میوانانی دیدارەکە بزانین گرنگی ئەم دیدارانە چییە و چ کاریگەریەکی ئەرێنی لەسەر شەقام جێڵێەوە لە ماوەی ڕابردوشدا کە ئەو دیدارانە کراوە چ بەرهەمێکی جێهێشتووە و چ بەرهەمێکی هەبووە لەگەڵماندا بن و سەرنجی میوانەکە وەرگین. بۆ گفتوگۆ زیاتر لەگەڵ وتەبێژی دیدارەکە دیداری سلێمانی گفتوگۆ دەکەم لەوەی کە لە ماوەی ڕابردوودا هەشت دیدار کراوە تا چەند ئەم دیدارانە لێکەوتەی ئەرێنی هەبووە و دیداری نوێمیش چی بەرهەمێکی دەبێت. زۆر سپاس کاک ئارام مامۆستا ئارام یاخود دکتۆر ئارام چاوەکە من گرنگی ئەم دیدارە لە چیا بێت؟ دیدارەکانی پێشووی سلێمانی بەتابەتی هەش دیداری ڕابردوو کە لە سلێمانی و لە زانکۆی سلێمانیدا ئەنجام درراوە کە بە دڵنیایەوە کاریگەریکی پۆزتیڤ و ئیجابی لەسەر تەنە ناوەندە سیاسەکەی هەرێمی کوردستان و عێراق بوو هەروە ئەگەر نەڵێ ناوچەیش جگە لەوەش کاریگەری نەکرد سیاسی بەڵکو ئابووریشی لەسەر ناوچەکەی ئەوەیە کە ڕۆژ لەم ماوەیەدا خەڵکانێکی زۆر بەتابەتی کاراکتەرە سیاسیە نێو دەوڵەتی و ناوچەیەکان ڕیان کردوتە سلێمانی بۆ خۆیان پێشکەوتنەکانی ئەم ناوچەیە بە خۆیانەوە دەبینن کە ئەمەش هەلێک مانای پەیامی سەقامگیریە گەێنێ لە ناوچەکەداوە ئەگەریەوە هەیە کە دووبارە لە ڕووی ئابووری و گەشێکی ئابووری ڕوو لە ناوچەیەەکە بەڵام ئەوەی کە ئایا ئەم دیدارە کاریگەریکی ئیجابی دەبێت لەسەر هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە بەڵێ بەدڵنیاییەوە چونکە هەر شوێنێک کە سەکۆی کۆبوونەوە و لە یەکتێگەشتن و ئاڵوگۆڕی ئایدیا بێ ئاڵوگۆڕی بێڕابێ شتێکی باشترە. ئێمە هەمیشە بە دوای لە جاتیەوەی کە کێشەکان لە ڕێگەی تەنگەژە و توندوتیژیەوە چارەسەر بکەین لێرە لە ڕێگەی دیدار و لە یەکتێگەشتنەوە چارەسەرە بێت. زۆر کاتەڵێن ئەو لێکەوتێ و پەیوەندیە تۆڵی لە نێوان بەرپرسەکانە شۆڕ نەبووتەوە بۆ ساحە سیاسیەکە هەندێکا پەیوەندەکان لە ئاستێکی باشدایە بەڵام دۆخە سیاسیەکە و مەسەلەن لە ڕووی عێراقەوە بڵین مثلا تایفی شیع و سونە هەیە اینجا بەهۆی ئەو یان خود بەهۆی نزیکبوونەوە هەڵبژاردنەکانی عێراقەوە ئامادەنی نەرمی بۆ کورد بنوێنن بۆ ئەوەی گەلەکەیان شعبەکەیان وەکۆڵی لێ نەتۆرێ بە کورتیەکەی چۆن هەوڵ درراوە ئەم پەیوەندیانە شۆڕ بکرێتەوە یان چی بکرێت بۆ ئەوی شۆڕ بکرێتەوە بۆ ساحە سیاسیەکان مەسەلەن پەیوەندی تەنها نێوان پارتی وەکێکی ئێستا باشترە بەڵام لە ڕابردوودا خۆ دەزانی لە ئاستێکی خراپتە بۆ بەدڵنیاییەوە مەسەلەی ناردیم و مەسەلەی چارەسەرکردنی کێشەڵپەسی لاوەکان تەنانەت مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجەش خۆ دەزانی زۆری پێشوو تا کراوە سەرۆک و جێگریش ڕۆیش سکرتێر و جێگری سێم من ئەمە زۆر باشەکەواتە ئێمە قسەکەمان ئەوەیە ئەمڕۆ هەمووان بە یەکەوە و بەردەوامیش بە یەکەوە بەڵام لە بڕیارەکانە ئەوە ڕنگ ناداتەوە. کێشەکە ئەوەیە کەناڵێکی پەیوەندی نییە لە نێوان خاوەنە بڕیارەکان ئەوانی کە بڕیار دەرن و لەگەڵ کۆمەڵانی خەڵکا بە شێوەیەکی عام هەمومان گلەیمان هەیە لە وەزعە کە هاوڵاتیانی پێاتێ بەڕێ ئێمەش بەشێکین لە هاوڵاتیانەوە ئێمەش هاوڵاتیە وڵاتین زۆربەی کێشەکان و کێشانی کە ڕوبەڕووی هاوڵاتیان نەبێتەوە ڕوبەڕووی هەمومانە دەبێتەوە وەک گلەیش هەیە گەندەڵی هەیە هەموو شتێک هەیە ینی بەزەوەیە دەبێت ڕێگە چارەسەر بدۆزرێتەوە دەبێت لە سەر مێزی گفتگۆ هەوڵی چارەسەری کێشەکان بدرێت و لە ڕێگەی ئەم دیدارانەوە نەگەر دیداری سلێمانی بەڵکو زۆربەی ئەو دیدارانی کە لە هەرێمی کوردستانە کرێ یاخود لە عێراق کرێ هەوڵ بدرێت ئەم مەسیجەی کە لە خوارەوە خەڵکەیەتی بگەێنرێ بەسەرەوە ئەوەیشی کە لەسەرەوەیە کە خاوەن بڕیارە هەوڵی گەاندنی ئەو بڕیار و هەروە لێ بیربۆچوونانی خۆی بدا بە خەڵکە عامەکە و خەڵکی کۆمەڵانی خەڵک. ئەم دیدارە و دیدارەکانیش کە دیدارەکانی کە لە هەرێمی کوردستان ڕوەدان سەکۆیەکە بۆ گەیاندنی ئەو مەسیجە بە خەڵکی بیرمان نەچێت پاشەم دیدارە دامەزراوەی
لێکۆڵینەوەی ناوچەیی و نێودەوڵەتی جامیعەی ئەمریکی لە سلێمانی ئەم ئەو شتانی کە لە نێو ئەم دیدارەیە باسکراون ئەو بابەتگەلەی کە لە نێوم دیدارە باسکراون ئەو پێشنیازانی کە لە نێوم دیدارەیە خراونەتە ڕووە چ بۆ حکوومەتی هەرێم چ بۆ حکوومەتی عراقی چ بۆ لایەنە نێودەوڵەتیەکان چ بۆ ئەو کاراکتەرانی کە لە ناوچەکەدا کاریگەریان لەسەر بواری سیاسی وەروە بواری ئابووری ناوچەکە وەروە بواری ژنگەی دەبێت دەخاتە ڕوو و لەو ڕێگەیەوە هەم مخاتەبەی خاوەن بڕیارەکانە کارەوانی بڕیار دەرن و هەم ئەوانەی کە کۆمەڵانی خەڵک بەگشتیەکات لەوە چ ئەتیبارێک بێ بۆ سلێمانی بەڵام ئەڵێن هەرێمی کوردستان لەوە دەرچووە دانی پیا بێ یان بە گەورەسی بکرێ بەرهەمەکەی چییە؟ مەدیدارێکی ساڵانەی زانکۆی ئەمریکیە گفتوگۆیە و هاتنی ئەو هەموو بەرپرسە کاربەدەستە سیاسیەیە کە بۆ سلێمانی و بۆ غەیری دیدارەکە دیداری تریش لە پەنای ئەم دیدارە بۆ گرنگە. کاک سۆران لەمەوەی ڕابردوودا ئەو هەژدیداری کە کراوە لە سلێمانی زانکۆی ئەمریکی پێستاوە بەرپرسانی باڵای هەرێم و عێراق و تەنها ناوچەکەش بەشداریان کردووە دەوتێ بەڵام زۆر کات عیلاقاتەکانی لە نێوان هەرێم و عێراقا زۆر نەبردوتە پێشەوە یعنی پەیوەندیەکی خراپەیە بەردەوام ینی لە بینی هەرێم و عێراقا و دەبۆتە هۆکاری ئەوەی کە ئەو ئاشتەوایی هەیە یان ئەو پەیوەندیە هەیە لە بینی بەرپرسەکانە کاردانەوەی هەبێ لەسەر گۆڕەپانە سیاسیەکە ئیسە باشترە ئێستا باشترە چونکە هاتنیان بۆ ئێرە گرنگە کارگەری لەسەر موچەکە ئینشەڵڵا خەڵکی دیبلۆماتکار خەڵکی دەرەوە بێن هەندێک بیر و ڕائاڵ و گۆڕکێ لەبارەی دۆخی کوردستان بە تایبەتی لەحزەی ئەم دیدارە ئەوەیە کۆمەڵێک من سیاسی هەم ڕۆژئاوا هەم ئێران ئەوانەی تایە پەیوەست بۆ دۆخە سیاسی کە لە بینی ئەمریکا و ئێران هەیە ئەو قەلەقی و ئەو گرژەی کە یعنی هەموو ئەمانە گەنگەشەیەکرێت و تا ڕادێک گرنگی خۆی بردووە هەژدیدار کراوە بەرهەمی هەبوو ناخۆ تۆ پێت وابێ ئەم دیدارانە بێ بەهۆی ئەوەی کە خزمەت گوزاری بۆ خەڵکیە و ئەوانە نابەڵامی تر بەسەن هەندێک خەڵکی پەیامی سیاسیە نیە مەسەن ئێمە ڕەنگە هەندێک دیبلۆماتکار هەندێک سیاسی عێراقی هەندێک خەڵکی تر ببینین ئەو ڕویایی هەمانە لەگەڵیانە مناقەشەیکەینیان. علاقاتنا اليوم متميزة مع دول الخليج في شراكات اقتصادية في تكامل في مشاريع الطاقة بنفس الوقت لدينا تعاون ثنائي مع الأردن ومصر ومشاريع أيضا اقتصادية اليوم أيضا مهتمين بالوضع طبعا بەگشتیم دیدارانە گرنگن بۆ نزیککردنەوەی بۆ چوون و ڕاکان لەسەر پرسان و کەیەکان و بە تایبەتیم دیدارە لەم کاتەیە گرنگە کە ڕۆژهەڵاتی ناوڕاست بە گۆڕانکاریشی نەوعی ڕوە ینی بینەوەی لە سووریا و گۆڕانکاری دروست بوو ئەوەی لە تورکیا هەیە ئەوەی لە ئێرانەسا و دانوستانە هەیە جا نەتیجەکەی هەرچۆنێکە بێ گۆڕانکاری دروستەکە جگەل لە مەسەلەی غەزە و جگەل لەو تەحەدیاتانەی کە ڕوبەڕی عێراق بۆ تۆ ئێسا لە ئەو هێزانەی لە دەرەوە یاسان و مەرجەکانی ئەمریکا و ئەم پاکێجە بابەتانی کە هەیە بەتەکی دەم دیدارە ئەگەر بە جدی بەوردی قسێ لەسەر بکرێ و مناقەشاتی جدی و ڕاستەخۆ بکرێ ئەبێ بۆ چوونی لایەنەکان لەسەر ئەمە ڕوون بێتەوە بۆ یەکتری کە هەنگاوی دوایەوەی ئەم وڵاتە بەرەشوە بڕۆ. تا چەند لە سەری قریزی نێوماڵی کوردی ڕازیت یان لە جێ ئومێدی جەنابتایە لە کاتێکا ئێمەوە تا تەیاری شیعی سونی لە سلێمانی کۆکەینەوە لە کاتێکدا لەو چە پەیوەندەکانی خۆمان لە ئاستێکی زۆر باڵا نەبێ هەموو حیزبەکان بێ جیاواز. طبعا مەسلەی یەکریزی بابەتێک کە ئەمە ئاڵایەکە دایماڵمان کردو بەڵام مەرج نییە تۆ یەکریزی لە هەموو پرسێکی گشتیا یەکریزبی بەڵام گرنگە لە پرسەکانی کە پێوەستە بە داهاتوویە میلەتە بە بەرژەوەندی هەرێمی کوردستان و گەلی کوردستان ئەلەوانەیە بێ یەک وتار بین یەک هەڵوێز بین ئیتر بەڵام مەبەستەوەی کە یەکریزی لە هەموو پرسیەکە بە تەکیدەوە نابێت. ئەمار حەکیم قسە دەکا ئەرەمی بەسمەوە بەوەی کە بەرپرسانی باڵای عێراق هەم حیزبی و هەم حکوومیەکە تا چەند هەمە هەنگن بۆ قەزەی کوردی بە ئاراستەی موچەکەیە یعنی موچە و ئەو امتیازاتانی کەیەتی تا چەند لە وتارەکانیان ئەرینی تا چەند دیدارە بێتە هۆی پردێکی پەیوەندی باش دروست کرد. وەڵا اینجا خۆگەر بە وتار بێ هەمویان پشگیری لە مافی هەرێم و دەستور و هەمووان بابەتاکەن بەڵام لەسەر ئەرزی واقع کەێتە هەڵی پەرلەمانەوە هەموو شتەکانە گۆڕێ بە ئاراستەیەکی کە من تەسەورم وایە ئەمە مەسەلەی موچە نەک موچە بەتەنیا مەسەلەی
پشکی هەرێمی کوردستان لەناو ئەم دەوڵەتی عێراقە تازەیە ئەتر ئەگەر بودجە بێ موچە بێ تەمسیلی دیبلۆماسی بێ ئاسکەری بە هەر بابەتێکە بێ ئەمانە لە معادلەیەکی سیاسیان لە معادلەیەکی دەستوریان لە معادلەیەکی اقتصادیان ینی بە وتارێک چارەسەر نابێت. بە کورتی باسی بابەتی هەڵبژاردن کرا هیچ لە وتارەکانە؟ بەڵێ باسی بابەتی هەڵبژاردن کرا کاک نەچیروان باسی کرد کە گرنگ هەڵبژاردن کرێ محەممەد یاسوودانی باسی کرد کە هەڵبژاردن ئامادەسازی بۆ کراوە بە ڕووی هەڵبژاردنە چین تەسەوڕم وایە گەر هیچ ڕووداوێک نەبێت هەڵبژاردنە کاتی خوا بکرێ بەڵام لكل قاعدة شواذ أو شيء. بشكل عام هاي ملتقى شلون؟ بە شێوەیەکی گشتی ئەم دیدارە لە چ ئاستێکدایە؟ هذه الملتقيات هي مساحة بەدڵنیاییەوە هەموو ئەم دیدارانە دەرفەت و مەجالێکی زۆر باش و یەکسان بۆ بەشداربووان و بیر و بۆچوونە جیاوازەکان دەڕەخسێنێت. بە تایبەت کە ئێستا سلێمانی بووەتە سەکۆیەک بۆ ڕێخستن و کۆکردنەوەی هەموو بۆچوون و بیرکردنەوە جیاوازەکانی عێراق و دەوڵەتان. سەرەڕای جیاوازیەکان بەڵام هەمومان کۆک بووین لەسەرەوەی پێویستە چارەسەرێکی گشتگیر بڕەخسێنرێت و کێشە هەڵواسراوەکان چارەسەر بکرێت. ئەوە بەدڵنیاییەوە ئێمە لە هەموو کاتێکدا ئەم جۆرە دیدارانەمان پێ باشە و پێگرنگە. لە ئێستادا عێراق بەسەر سێ پێک هاتەدا دابەش بووە کە کورد و سوننە و شیعان. گرنگی بە یەکبەستنەوەی ئەم پێکهاتانە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە چۆنە؟ لە ڕاستیدا هیچ وڵاتێک نییە لە جیهاندا یەک پێکاتە بێت و هەمووان لە زیاتر لە یەک پێکاتە دروست بوون. ئەم جیاوازیەش دەوڵەمەنی کللتوری و ڕۆشنبیری زیاتر بە وڵاتان دەبەخشێت و پێشم وایە ئەم فرە پێکاتەیە لە عێراق نەبووەتە گرفت. چونکە هەمووان وەک براو کەسی یەک مامەڵە دەکەن و هەمووان ڕۆحیەتی عێراقیان هەڵگرتووە. والصابئة المندائيين والكلدة وعاشوري كل هذه أقوام عراقية تجمعها صفة العراق وروح العراق. هەموو پێکهاتەکان ئێستا لە دیدارەکەن و کۆبوونەتەوە. ئەمەش دەرخەری تەبایی پێکهاتەکانە؟ بەڵێ ئەم دیدارە وێنەیەکی عراقی گەورەی نیشان داوین و لەم هۆڵەدا کە لە هەموو ڕنگ و پێکاتەوە ئاینە جیاوازەکان پێک دێن. بەڵام هەموومان لەژێر ناوی عێراقدا کۆبووینەتەوە. واتە ئەم دیدارانە گرنگن؟ بەدڵنیاییەوە زۆر گرنگە لەبەرەوەی هەموو بەرپرس و بۆچوونە جیاوازەکانی هەرێم و عێراق لە دیدارێکدا کۆکراونەتەوە. يجتمع فيه المشاركون وفي كل أطيافهم وألوانهم من هذه الناحية. دڵخۆش بووم بەم دیدارە لەبەرەوەی بە خاڵێکی گرنگی دەزانم بۆ وەرچەرخان چونکە گەورە بیرمەند و سیاسیەکان نەک تەنیا لە عێراق بەڵکو لە وڵاتانی ناوچەکەوە هێنراونەتە ئێرە و کۆکراونەتەوە. ئەمەش نیشانەی ئەوەیە دیدارەکە سنووری جوگرافیایەکی بچووکی جێڵاوە و لەسەر ئاستی عێراق و ناوچەکە میوان بانگێشت کراوە. دیداری سلێمانی یەکێکە لەو کارانەی کە هەمومان بە گرنگی دەزانین و سەیری دەکەین و بە وردیش چاودێری دەرەنجام و بڕیارەکانی دەکەین و هیواداریشم بەردەوام سەرکەوتوو بن لە کارەکانیان و بە تایبەت کاری ئەوشێوە. بۆچوون و خوێندنەوەی خەڵکی ناوەڕاست و خواروی عێراق لەسەر گرفتی موچە و نەناردنی لەلایەن عێراقەوە بۆ هەرێم چۆنە؟ دواتر سەرنجی سیاسەکان و جەنابیشت. بە نسبەت هەمووانەوە ئەم کێشەیەکێکە لە کێشاڵواسراوەکانی نێوان بەغدا و هەرێم. بەڵام سەرۆکوەزیرانی عێراق ئەمڕۆ ڕایگەیاند کە پێویستە کێشەکان لە ڕێگەی عەقڵ و لێکتێگەیشتن و یاساوە چارەسەر بکرێت و بەرپرسانی هەردوو حکوومەتیش ڕێز لە بڕیارەکان بگرن و پەیوەست بن پێوەی. قادرين على حل هذه الأمور ما بين الحكومة وما بين بغداد. وتاری بەرپرسانی هەرێم و عێراق ئەمڕۆ چۆن بوو؟ خوێندنەوەی ئێوە بۆ وتارەکانیان چییە؟ بەدڵنیاییەوە بۆ چوون و خوێندنەوەی جیاوازە بوو. بەڵام هەمووان لەسەرەوە کۆک بوون دەبێت ڕێز لە تایبەتمەندی هەرێم بگیرێت و ئینشاءڵڵا هەمووان هەنگاوەکانیان بۆ لێکتێگەیشتن و گەیشتن بە خاڵ یا و بەش دەبێت پشت بە خودا. على مر التاريخ مش الآن يعني. دیارە کۆبوونەوەی ئەو خەڵکە کە هەرێکی لە مەملەکەتێک و شوێنێکەوە هاتووە وە قسەکردن لەسەر ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش ئێستا گۆڕانکاری گەورە لە ئارادایەوە لە سووریا ڕووی داوە ئێستا و جەلسانە لە بینی ئەمریکا و ئێرانە هەیە بۆ یەشیکردنەوەی ئەو بابەتانە وەرگرتنی زانیاری گرنگن بە تایبەتی بۆ سیاسەتمەدارانەی کە لە کوردستانە ئەجوڵێن. لەمەوەی ڕابردوودا هەشت ملتەقی تر یاخود دیداری تر کراوە. پێتان وایە کە کاریگەریەکانی ئەرێنی شکاونەتەوە یاخود ئەو کاریگەری خەڵک چاوەڕێکە زۆر ڕەنگی نەداوەتەوە لە سەر ژیانی خەڵک؟
خۆی هەل لێرە تەنها زانیاری وەرگرتنە کەمتر ئەوەیە کا بێتە مەبەستمەوەی بۆ پەیوەندیەکان ئەم پەیوەندیانە تۆڵ نەبوونەتەوە کاریگەری لەسەر ساحەی سیاسیەکە دروست بکە بەڕاستیان مەسەلەی موچەیە چارەسەر نابێ مەسەلەی خراپی بینی پێکاتەکانە بەرزونزمی زۆر بەخۆ ئەبینێت بەڵێ خۆی لێرە ئەو لیقانەی کە لە دەرەوەی مؤتەمەرەکە ڕوئەدەن لە هۆڵەکان لە دەرەوە ڕەنگە ئەوانە زیاتر ڕێگا خۆشکە بۆ ئەوەی پەیوەندیەکان زیاتر کاری لەسەر بکرێ بە تایبەتی کە کەسە سیاسیەکانی عراق بەشدارانی حکوومەتی عراق سەروەزیرانی عراق کە لێرە بەشدارە بێ و لێرەکانە لیقایە بێ لەگەڵ بەڕێوەبەرانی حکوومەتی کوردستان ئیتر وەکو سەرۆکوەزیران بێ وەکو سەرۆکی هەرێم بێ ئەمانە ڕێگە تەنها ڕێگا خۆشکەر بێ بۆ ئەوەی ئیتفاقیەکان قسەی لەسەر بکرێ. کاکاوژین ئەوەی لە دانیشتەکە بوون یاخۆ لە دیدارەکە بوون خوێندنەوەتان بۆ وتەی بەرپرسانی کورد و عەرەب و ناوچەکە. بەناوی خوای گەورە و میهرەبان لە ڕاستیە وەکو ئەسڵ دیدارەکە دیدارێکی گرنگە بەدەر لە لێدوانەکانوانە خۆی سەکۆیەکی گرنگە بۆ کۆکردنەوەی هەموو ئاڕاستەجیاکان لە ناوخۆ دەرەوەی وڵات یعنی ئەو کەسایەتیانەی لێرە ئەیانبینی بەتەکیت بە زەحمەت لە مەگەر لە چالەکێکی هاوشێوە لە منتەدا گەورەکانی ناوچەکە و جیهانە بیبینی. بەڵام بەڕاستی بە تایبەتی ئەگە لەسەر وتەی مەسئولینی عراقی قسە بکەین لەسەر ئەرزی واقع طبعا هەموو وتەکان هەموو پێشبینیەکان هەموو مەسەلەن تەمەنی و هیواکان نابینرێ بە شێوەیەکی گشتی یعنی واقعی عملی لە عێراق و لە هەرێمی کوردستانە دقەتی زیاتر ئەخوازێ بەڕێی من یعنی لەو ناحیەوە بۆ نمونە ئەگەر سەیری کەی سەرۆکوەزیرانی عێراقی باسی کۆمەڵی شتێک کرد کە عەلا ئەساس ئینجازیان کردووە و هەنگاوی زۆر باشیان بڕیوە ڕاستە لە عێراق هەنگاوی باش بڕا بەڵام سەیری نوێنەری سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان بکە کە لە دوانەدا پێی وایە تازە عێراق لە سەرەڕێی کۆمەڵێ جوڵەی باش کۆمەڵێ پلان و بەرنامەی باشایە چ بۆ ئیسلاحی سیاسی چ بۆ مەسەلەن بتنیانانی دەوڵەتێکی باشتر لەوەی کە هەیە. لە نەتیجەیە ئێمە مەسەلەن گوێبیست و بینەری کۆمەڵی زانیاری و تەسەوراتی تازە و جیاجیا ئابین. وتارێکی نەرم هەبوو بۆ کورد بەتاکید لەسەر ئاستە جیاوازەکان طبعاً قسە لەبارەی کوردەوە کرێ ئەوەی پەیوەندی بە واقعی ڕسمی عێراقەوە هەیە کە لە قسەکانی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقا هەبوو و ئەوەی کە وەکو چۆنەڵێ فیدباک بەرامبەر مووقیفی سەرۆکوەزیرانی عێراق لە قسەکانی بەڕێز نێچیرەڤان بارزانی سەرۆکی هەرێما هەبوو طبعاً اینێکی ئیجابیە بۆ عدەی کوڕەهەندێکی ئیجابی ئەدا و سەرۆکوەزیرانی عێراق باسی کرد کە لە سەردەمی ئەوە کۆمەڵێک کێشە لەگەڵ هەرێما بەرەو چارەسەر براوە و کاگنێچیریش ئیقراری بە کۆمەڵێ شتێک ئەوە کرد بەڵام مەسەلەی هەڵبژاردننی ئایندە و هەڵبژاردننی پێشوو کە باس لە خولوقاتێکی زۆرەکرا هەڵبژاردننی ئایندەش مانگی 11 چی وترا؟ لە ڕاستیە من قەناعەتم وایە هەڵبژاردننی مانگی 11 بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەو یاسایی کە هەیە بکرێت کێشەیەکی گەورەیە و تۆخکردنەوەی دەسەڵاتی ئەو گروپانەیە کە هەیە کە من پێم وایە ئەمە نایەتەوە لەگەڵ ئەو گۆڕانکاری و ڕەشەبای گۆڕانکاری لە مەنتیقەکە هەڵی کردووە ئەمە لە لایەکی تر نوخبەی عێراقی خەڵکانی پرۆفیشنەل و تاکی عێراقی بەڕاستی مەیلی نییە دەست و پەنجە نەرم کار لەگەڵ ئەو نەتیجەی ئەو یاسایە ئەیهێنێ ئەو یاسایە ئەگەر چی بە ڕێزێکی وەکو عەمار حەکیم زۆر داکۆکی کرد لەسەرەوەی کە یاساکە شتێکی باشە بمێنێتەوە بەڵام بەڕاستی یاساکە کۆمەڵ ئێستەمی گەورەی تێدایە بە تایبەتی تۆ لە عێراقا هیچ پێویست ناکە بۆ مانەوەی خۆت بۆ پارێزگاریکردن لە پێگە و دەسەڵاتی خۆت بێ یاسای بڵێن بڕگەی سانلیگۆی هەمواری عێراقی بێنی کە 1.7 بەڕاستی ئەمە عەدالەتی ئینتیخابی بۆ هێزە سیاسیەکان ناهێنێ و زوڵمێکی زۆرە لە هەموو ئانەی بەشداری ئەکەن و ئەوانشی کە دەنگە لە پرۆسەی ئینتیخاباتە بۆیە زۆر داکوکی لەوە کرێ کە تعدیل یاساکە بکرێ بەڵام تا ئێستا گروپە دەسەڵاتدارەکانی عێراق خۆیان نیان بەدەستەوە با بزانین لە ئایندەیەکی نزیکە ئەگەری تعدیل هەیە یان نییە.
پێم خۆشە بۆ هەڵسەنگاندنی دیدارەکە کە ئێستا کاتژمێر یەکە و چەند کاتژمێرێکە دیدارەکە بەڕێوە دەچێەوە ژمارەیەک لە بەرپرسانی باڵای هەرێم و عێراق قسەیان کردووە پێم خۆشە هەڵسەنگاندن لەلایەن بەڕێز مامۆستا ئەحمەدەوە بزانم چۆن خوێندنەوە بوو بابەتەکانەکەەوە تا چەند قسەکان ئومێدی خێران لێکرێ مامۆستا دووبارە سڵاو و سوپاس بەم دەرفەتە بە شێوەیەکی گشتی هەڵسەنگاندن بۆ وتەکان چی؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەم جۆرە دیدارانە کە هەندێک لە قسەکەرەکان ناویان نەنا بە داڤۆسی سلێمانی بەڕاستی ضرورەتی ئەوەی هەیە کە ساڵانە ئەم جۆری لقانە بەتایبەتی دەستخۆشمانێ بۆ زانکۆی ئەمریکی و بەتایبەتی سەرۆکی زانکۆ و ئەمینی عامی زانکۆ بەڕێز دکتۆر بەرهەم کە ساڵانە ئەم دیدارە و زیاتر لە 600 شخصیەتیان بان کردووە لە دەرەوەی وڵات و لە ناو لە سیاسی عێراقیەکان بەتایبەتی ئەم جارەکە خودی محەممەد شیع سوودانی ئامادە بوو سەرۆکی هەرێم بەڕێز نێچیروان بەرزانی ئامادە بووە خۆی لە خۆیان بینینی ئەم کارکتەرانە و پێکۆدانیشتنیان واتە گرفتێک هەیە کە ئەبێ چارەسەر بکرێ یاخود ڕێگە چارەیەک هەیە بۆ پێشکەوتنی وڵات ئەم جۆرە دیدارانە ڕوویای ئەو شخص و هێز و سیاسیانە پێشکەشەکە کە پێویستە فعلەن دوای ببێتە تەوسیە بۆ حکوومەتەکان و لێوە جێبەجێ بکرێ ئەوەی تا ئێرە پێی هەستاوە زانکۆکە شتێکی زۆر ئاکتیڤ و با بڵێن پرۆفشناڵانەیە دوجار ئەمێنێتەوە سەر ئەوەی حکوومەت و مؤسساتی تەنفیزی ئایا تا چه ئەندازەیەک بەداخەوە تا ئێستا حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقی نەیتوانیوە ئەو تەوسیاتانەی کە هەن لە ئەم مؤتەمەرانە بیان کاتە بیهێنێتە سەر ئەرزی واقع مەسەلەی موچە خۆ دەزانی کە لە بابەتە گرنگەکان مەسەلەی موچە مەسەلەی زانە پارێزگەبوونی هەڵبژێش بەخوا ئەڵێەوە وەزع نەبوو کە کرا ینی فشارێکی زۆر کرا سەرۆکی پەرلەمان کشایەوە جێگە کشایەوە جێگری سێم ئەڵسا بەکارەکە ڕاستیەکەی ئەوەی سوودانی پیرۆزبایی خۆی ئاراستەی خەڵکی هەڵەبجە کرد کە ئەوە شتێکی زۆر باش و وا دیارە کەواتە سوودانی پشتگیری لەو بابەتەکە بۆیە ئەو ترسەمان لا ئەڕەوێتەوە کە هەندێک لایەن و هێزی سیاسی سکاڵای یاساییان تۆمار کردو لە محکەمەی ئیتیحادی بۆیە ئەوە تازە بۆتە واقع حال پشتیوان بخوا قسەی کرد لەسەر موچە قسەی نەکرد بەڵام دەستخۆشیان لێکرد کە ئەو توانیوێتی بە ڕوئایەک و بە دیدگایەکی تازە و مامەڵە لەگەڵ گرفتەکانی نێوان هەرێم و بەغدا بکات تەوان ئەو گرفتانەی کە هەیە لە نێوان هەرێم و بەغدا یەکەم کێشیان کێشەی موچەی فەرمانبەران بوو کە سوودانی تا ئەندازەیەکی باش توانی چارەسەری بەو دۆزێتەوە خوازیارم هەرێمی کوردستان چۆن سەرۆگەنجومەنە وەزیرانەکانی پێشوو کە هەندێکیانە بوونە قوربانی ئەم کەیسە بەتایبەتی عادل عەبدولمەهدی سوودانیش وای احراج نەکەن کە داهاتەکان داهاتی نەوتی و با بڵێن داهاتە ئیتیحادیەکان ڕادەست نەکەن ئەوەی لە قانونی داری مالیە هاتووە پێویستە ڕادیزەکان پێویستە ئەو جەهنەزەر و ئەو دیدگای کە سوودانی هەیەی بۆ مەسلەی موچەخۆرانی هەرێم بە هەمان شێوە بەرپرسانی هەرێمیش هەمان دیدگایان هەبێ بۆ قانونی دارەی مالی و دەستور دیدارە بەڕاستی لە کاتێکی گرنگە بەسرێ کە هەمومانەزانین ینی ناوچەکە و جیهانیش لە بەردەم زۆر پێشهات و گۆڕانکاریایە و ئەمە بەڕاستی دەرێخا کە سلێمانی کاریگەری خۆی هەیە و لەم کاتەیە کە ئەم هەموو کەسایەتی و سیاسەتمەدار و خەڵکی خاوەن بڕیار لە ئاسە جیاوازەکانە لە زۆر وڵاتی جیهانەوە هاتوون لێرە گفتوگۆکەن و بیرروڕا ئەگۆڕنەوە بێگومان گرنگە و هەموو ئەم بیر و بۆچوونانە و هەموو ئەم سەرنج و یان ئەم ئاڵ و گۆڕی بیرروڕایانە بەڕاستی بەرچاوڕوونیەدا بە ئێمە و بە خەڵکیش بەڕاستی لەسەر ڕووداوەکان و پێشهاتەکان لەداهاتووە ببوورە بڕێز بێنش پەیوەست بە پەیوەندەکان نێوان پارتیوێکی کۆبوونەوەی تر بکرێت ئەگەری هەیە لە ماوەیەکی نزیکدا حکومەت پێک بێن و ئەو ماوەیە ئاسایی کە ماوە بۆ پەرلەمان پڕ بکرێت هیوادارین ینی هیوادارین لە ماوەیەکی نزیکە کارەکانی پێکەنانی کابینێنەوە تەواو بێ و حکومەت دەست بەکار بێ بۆی بتوانێت خزمەتی خەڵک دوای ئەوەی چاوپێکوتمان لەگەڵ ژمارەیەکی بەرچاو لە بەشداربووانی دیدارەکە کرد هەمووان لەسەرەوە کۆک بوون کە ئەم دیدارانە لایەنە ئەرێنێکی زۆرە و تونند و تۆڵکردنەوەی پەیوەندیەکان و لە هەمان کاتیژا بەشێکی دیکانی گەرانی خۆیان نەشاردەوە کە زۆر کات ئەم قسانە لە چوارچێوەی وتەدا دەمێننەوە نابنەکردە تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خوددایە تا دەستپێرم کەس پادەست هەیە